راپۆرتێکی نەتەوە یەکگرتووەکان ئاشکرای کرد کە لە جیهاندا ساڵانە زیاتر لە 1 ملیار تۆن خۆراک بەفیڕۆ دەدرێت کە پێویستە لە ئاسی حکوومەت و کۆمپانیا و تاک و کۆمەڵدا ڕێو شوێنی پێویست بگیرێتە بەر لە پێناو کەمکردنەوەی برسێتی و تێکدانی ژینگە و پاشەکەوتی سامانی گشتیدا. ڕۆژنامەی گاردیانی بەریتانی ئاماژەی بەوەدا کە ئەو هەڵسەنگاندنە نێودەوڵەتیە تا ئێستا گشتگیرانەترین راپۆرتە کە بە ژمارە ئاماژەی بەو مەترسیە داوە کە بەفیڕۆدانی خۆراک 2 بەرامبەری جاران زیادی کردووە. بەپێی راپۆرتەکە خۆراکی بەفیڕۆدراوی ساڵانە بۆ هەر تاکێک لە سەرانسەری جیهاندا بە 74 کیلۆگرام مەزەندە کراوە. لە بەریتانیادا باشترین زانیاری بڵاو دەکرێتەوە ئەو خواردنەی کە بە کەڵک دێت لەلایەن خێزانێکەوە بەفیڕۆ دەدرێت هەفتانە 8 ژەمی خواردنە. بەپێی توێژینەوەکە زیادەی خۆراکی چێشتخانە و فرۆشگاکان لە 170 خۆراکی بەفیڕۆدراو پێک دەهێنێت. هەندێک خۆراکیش لە ناو کێڵگەکاندا و لە کاتی ناردنی بۆ بازاڕ لەناو دەچێت کە بە شێوەیەکی گشتی دەکاتە سێیەکی خواردنی جیهان. راپۆرتەکە ئاماژە بەوە دەدات بە خاشاکردنی خواردن هەموو هەوڵەکان بۆ یارمەتیدانی کەسانی برسی لەناو دەبات کە ناتوانن نرخی خۆراکی تەندروست دابین بکەن. هەمان پاشماوەی خۆراک ژینگە شوێران دەکات بەوەی لە سەتادەی بڵاوکردنەوەی گازە زیانبەخشەکان و حاڵەتی فریاکەوتنی خێرایی ژینگەیی پێک دەهێنێت. هەروەها کشتتوکاڵی چڕ هۆکارە بۆ کێشەی زیندەزانی و پیسبوونی ژینگەی جیهان. راپۆرتەکە دەڵێت ئەگەر بەفیڕۆدانی خۆراک دەوڵەت باە ئەو گازانەی بەرهەمی دەهێنات دەیبردە ڕیزی سێیەمین دەوڵەتی جیهان بۆ پیسکردنی ژینگە لە دوای ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و چین. توێژەران بڕوایان وایە کەمکردنەوەی بەفیڕۆدانی خۆراک ئاسانترین ڕێگەیە بۆ کەمکردنەوەی پیسبوونی ژینگە کەچی هەرگیز ئەوە نەکراوەتە بەرنامەیەکی جیهانی. بۆیە راپۆرتەکە جەخت لەوە دەکاتەوە کە دەبێت حکوومەت و کۆمپانیاکان بەرنامەیان هەبێت. لەگەڵ ئەوەشدا هۆشیاری تاک و کۆمەڵ زۆر گرنگە وەکو خەمڵاندنی بڕی برنج و معکەرۆنی لێنراو یان پێش بازاڕیکردن بزانن چی لە ناو بەفرگرەکەدا هەیە. هەروەها پەرەدان بە شارەزایی خواردن بۆ ئەوی بە ئەندازەی پێویست ئامادە بکرێت. ئینگڵ ئەندرسۆنی سەرۆکی بەرنامەی ژینگەی نەتەوە یەکگرتووەکان راپۆرتەکەی بڵاو کردوتەوە و دەڵێت ئاشکرایە دانانی سنوور بۆ بەفیڕۆدانی خۆراک زیادبوونی گازە زیانبەخشەکان کەم دەکاتەوە لە ڕێگەی گۆڕینی زەوی لە پیسبوونەوە. سروشتی تەندروستیش دەگەڕێتەوە بۆ ژیان. بە هەمان شێوە ئەو هەنگاوە دەبێتە هۆکاری زیادکردنی خۆراک و کەمکردنەوەی برسێتی و پاشەکەوتی سامان. ئەوەش لە کاتێکدایە کە جیهان بەرەو پاشەکشەی ئابووری گەڕاوەتەوە. بۆیە پێویستە لەسەر کۆمپانیاکان و حکوومەت و هاوڵاتیان لە سەرانسەری جیهاندا بە ڕۆڵی خۆیان هەڵسن. گاردیان ئاماژەی بەوە داوە کە راپۆرتە جیهانیەکە یارمەتیدەرە بۆ هەوڵە جیهانیەکان بۆ دەستەبەرکردنی ئامانجی گەشەی بەردەوامی نەتەوە یەکگرتووەکان کە خوازیارە لە ساڵی 2030دا ڕێژەی پاشماوەی خۆراکی بەفیڕۆدراو بۆ نیوە کەم بکاتەوە.